لە نزیکبوونەوە لە تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجەدا قوربانیەکانی چەکی کیمیاوی لە هەڵەبجە نیگەرانن. ئەوان داوا دەکەن لە حکوومەتی هەرێم ئەو پڕۆژانەی کە بۆی ئەنجامداون تەواویان بکات و لە حکوومەتی ناوەندیش دەخوازن هەمان ماف و بەرکەوتەی قوربانیانی جینۆساید لە عێراق بەمانیش بدرێت و موچەکانیان هاوتا بکرێن. تا ئێستا خانووی کەسوکاری شەیدان ژمارەیەکیان ماوە، برینداران تا ئێستا بە تەواوەتی چارەسەر نەکراون و ئەو چارەسەری کە پێویستە بۆیان بکرێت تا ئێستا چارەسەر نەکراوە. ئەو مافوی امتیازاتانەی کەسوکاری شەیدان زۆر جیاوازە لەو مافوی امتیازاتانەی کە حکوومەتی عێراقی و کەسوکاری شەیدانی عێراقی هەیەی. تا ئێستا قەرەبووی کەسوکاری شەیدان بە هیچ خاڵێک لەناو پەرلەمانی عێراقا نەچۆتە بابی جێبەجێکردنەوە. ڕێکخراوی منداڵە ونبووەکان کە پێگاتوون لەو منداڵانەی کە لە وڵاتان ون بوون و گەڕاونەتەوە هەڵەبجە دەڵێن ئەوەی کراوە لە ئاست قوربانیەکاندا نەبووە. ئێمە وەکو ڕزگاربووانی ئەو تاوانە دوای 33 ساڵ بەداخەوە هێشتا ونبووەکانمان چاوەڕێی گەڕانەوەن بۆ باوەشی کەسوکاریان. بریندارانمان هێشتا لەسەر جێگا بە دوای هەڵمژینی هەناسەیەکی ئازادان. زۆر بەداخەوە تا ئێستا ئەوەی کە لەلایەنی مادی و معنەویەوە بێ هیچ بۆ ئەو کەسوکاری شەیدانە نەکراوە. ئەگەر کرا بێ شتێکی ڕەمزی بۆ لە ئاست گەورەی ئەو تاوانەیان نەبووە. محەممەد کە ژمارەیەک لە خێزانەکەی لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا لەدەستداوە دەڵێت لە ڕابردوودا حکوومەتی هەرێم وەک پێویست بەدەم ئاوەدانکردنەوەی هەڵەبجەوە نەهاتووە. 33 ساڵ تێپەڕێ بەسەر کیمیابارانی شاری هەڵەبجە بەداخەوە هەڵەبجە ئەو شارەیە کە تاوەکو ئێستا ڕەنگە 33 پرۆژەی جوانیتیانە بێ لەم شارە کە هەر ساڵێک پێناسەکەی بۆ شەهیدێک بۆ پرۆژەیەک بنیاد نراوە لەم شارە بەکاملی کە پرۆژەی جوان بە و شایستەی ئەوە کە ناوی بنی ئاوەدانی. حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک پرۆژەی پێش ساڵیادەکە بۆ پارێزگاکە ڕاگەیان کە ئیدارەی هەڵەبجە سوپاسی ئەو هەوڵانەی حکوومەت دەکەن. خۆشبەختانە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕۆژانە چەندین بڕیاری زۆر باشی دەرکردووە. بڕیارەکان ڕەبتی بە ئاوەدانی بە خۆشگوزەرانی بە کردنەوەی زۆر بواری خزمەتگوزاریە لە پارێزگای هەڵەبجەواتە لە ناحەی بەمەوە بۆ ناحەی سیروان بۆ خوورماڵ بۆ ناحەی بیارە و شارچکەی تێوەڵە و مرکزی قەزای هەڵەبجە کە قەزای مەحافەزەکەیە. لە دوای ساڵی 2023ەوە حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک پرۆژەی بۆ کەسوکاری قوربانیەکان ئەنجام داوە، بەڵام وەک ئەوان دەڵێن بە پێی پێویست نەبوون. ئەوان دەڵێن پێویستە حکوومەت پێداچوونەوە بۆ ئەو پرۆژانە بکات کە لە شارەکەدا بۆ کەسوکاری قوربانیەکان ئەنجامی داون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.